بناوی خدای بەخشندەی میهرەبان ئازیزان لە هەر شوێنێکن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ. پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم بۆ هەموو دەردێک دەرمانێک هەیە. تاوانکردن دەردێکە، دەرمانەکەی بریتیە لە تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردیگار. ئەمڕۆ لەگەڵ دکتۆر مسکین ئێدلبی مامۆستای ئاینی باسی تەوبەکردنتان بۆ دەکەین. مامۆستاجان ئەمڕۆ خۆشحاڵین کە لە خزمەت جەناب داینە بە تەوەرێکی زۆر گرنگ کە میشتەوەرەکە پێوەست کرا بە مانگی پیرۆزی ڕەمەزان کە بابەتمان بابەتی تەوبەکردنە. مامۆستا گەلە جەناب بپرسین تەوبەکردن گەڕانەوە بۆ لای خوای پەروەردیگار ئایا فەزل و گەورەیەکەی لە چیدایە مامۆستاجان؟ بناوی خوای گەورە و میهرەبان، درود و سڵاو بۆ سەرجانی پێشەوە و پێغەمبەرمان حەزرەتی محەممەد صلی الله علیه وسلم و بۆ سەرجانی یار و یاوەرەوە دۆستان و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی بەخێر هاتنی جەنابتان دەکەم، دەستخۆشتان لێ دەکەم بە ئەو کارە پیرۆزە و ئەرکە مبارەکە. داواکەم لە خوا گەورە کە سەرکەوتوتان بکە و پاداشتان بداتەوە. بەنسبەت پرسیارەکەی جەنابەت کە فەزلی تەوبەی و گەوری تەوبەی لە چیدایە، بەڕاستی تەوبە گەورەترین نیعمەتێک کە خوای گەورە دەگە مرۆڤەکانی کردووە. خۆی عادەتەن ئێمە پێویستمان بەخوای گەورەیە، خوا گەورە پێویستی بەمە نییە و لە بەرامبەریشدا خوا گەورە نیعمەتی دەگە ئێمە کردو، ئێمە هیچمان بە خوا گەورە نەکردووە. سەرڕای ئەوەی کەوا بەخۆی ئێمە نەبوونەوە هێنایتە بوون و ئەو هەموو نیعمەتانەی لەگەی کردینە، ئەو جاریش بەخۆی دەرگای تەوبەی لێکردینەوە. ئەو دەرفەتەی بە ئێمەی داوە کە ئێمە تەوبە بکەین. خوا گەر بێت و خوا گەورە بیفەرموو بە هەر کەسێک گوناهێک بکاتنە ئەو گوناها ئیلا دەبی بە عەزاب ڕەش ببیتەوە، ئیلا دەبی بە ئاگری جەهەنەمی ڕەش بکەمەوە، ئەگەر ڕەش بوونەوەی نییە کەسمان دەرباز نەدەبوو. بەڵام لەبەرەوەی چونکە خوای گەورە بە بەندەکانی خۆی خۆش دەوێت، غەفوور و ڕەحیمە، سۆز و بەزەیی هەیە و لە ڕێگای ئاکار و ڕەفتاری خۆشی لەگە بەندەکانی خۆ دەیەوێت بەندەکانیش فێری ئەوە بکات کە لێبوردەیی و عەفو و من سیفاتی باش لە خۆدا بینەدی، دەبینە خوا گەورە دەرگای تەوبەی بەڕۆ ئێمەدا کردیتەوە، دەرفەتی بە ئێمە داوە کە هەر کەسێک تەوبەی بکە خوا گەورە لێ خۆش دەبێتن. ئەگەر نەک هەر ئەوەندە دەرفەتەی دایتەوە، بەڵکو خوا گەورە دەفەرمێ ئین الله يحب التوابین ويحب المتطهرین، نەک هەر لێ خۆش دەبێت بەڵکو خۆشیشی دەوێتن کە ئەوە زۆر جیاوازە لەگەڵ لێبوردەیی. عادەتەن لە ژیان و کاروبار ڕۆژانەماندا ئەگەر بێت و کەسێک خراپەیەک بەرامبەر کەسێکی بکە، دەبی چەندین کەس بچی خۆی بە قوربانی بکە و واستە کاری و پیرەمێرد و ڕدینسپی و مەلا و هەموو بچن خۆ بەناومال دابدەن هەتا بەنادری دەرێ ئەوە عەفوم کرد. مامۆستاجان ئەدی ئێستا گەر هات و خەڵک دەست بە تەوبە بگرێ، استیغفار بکە، کاریگەریەکەی چۆن دەبینی مامۆستا؟ بێگومان مەسلەی تەوبە و کاریگەری لەسەر کۆمەلگا حاشە هەڵنەگرە و ڕوون و بەرچاوە، یعنی شتێک نییە کە شاراوە بیتن. تەوبە عادەتەن ئینسان تەوبەی لە چ دەکا؟ عادەتەن تەوبە لە خراپەکاری دەکرێت. کۆمەلگاگە خراپەکاری تێدا نەما چەند ئاسوودە دەبیت، چەند بەختەوەر دەبیتن. تەماشا عائیلەیەک بکە دەبینی ئەو عائیلە لەبەری هەرترەزا کە بەداخەوە ئەوە زۆر ئێستا زۆر عائیلەمان هەنە تووشی لێکتر ئازان بووینە، مەشاکلیان هەیە کە لێ دەکۆڵیەوە سەبەبەکە ئەوەیە بۆ نمونە مێردەکە حاشارە خۆرە یان قۆماربازە یان مبتەلا بۆ مخدر یان نوێژ نەکەرە، لە ڕێگەی تاوانشی تقریبان عائیلەکە هەمووی تێک چووە. ئەگەر بێت ئەو عائیلە بۆ نمونە تەوبەی بکە، ئەو کەسە تەوبەی بکە، ئەو عائیلە چەند خۆش دەبیتن. لە شارێکی وەکو سۆران با بڵێن لەوانەیە دوو نەفەر سێ نەفەری خراپ هەبن، حاشا لەوانەیە دز دەکەوی دوو دز هەبن، ئەمن و ئاسایشی تەواوی شارەکەی تێک دەدەن. ئەگەر ئەو دوو نەفەرانە ئەو کۆمەڵە دزە تۆبەی بکە، کۆمەلگا چەند خۆش دەبیتن، ئەمن و ئەمان چەند بەرقەرار دەبیتن. جا ئەوە پێدا بڕۆ خوارێ لە بڕۆ ناو بازاڕی دەبینی دوکاندارێک خێزمان هێلووە، هەموو دوکاندارەکان بەتاوی باشەکان دوکاندارێک دەبینی ملی داوەتە قۆڵ بڕێنی خەڵکی و شتی خراپ دەداتە خەڵکی کە لە نەتیجە ئەو خراپەوی خەڵکێک تووشی زەرەی مادی و معنەوی بووە. ئەگەر ئەو نەفەرە تەوبەی بکاتن ئەو زرەرە کۆ خەڵکی دەبیتەوە. ئەوجا بڕۆ ناو دائیرەکان، بڕۆ ناو موسسەسەی تعلیم، بڕۆ ناو پزیشکان، بڕۆ ناو مامۆستان، بڕۆ ناو مامۆستانی ئاینی، لە هەموو لایەکەوە کە دەبینی کەم و کوڕێک دروست دەبی لە نەتیجەی تاوانە. ئەگەر بێت ئەو تاوانە نەمینی کەم و کوڕەکان نامینین، لە نەتیجەدا کۆمەلگایکی بەختەوەر و ئارام و لەسەرخۆ و بەبراتی و تەباعی دەبیتن. لەلایەکی دیکەشەوە ئەو کەسێک کە تەوبەی دەکا کە حتا ئێستا مەشهور بە بەخراپە و خراپەکاری، ئەوە دەبیتە قودوە و خەڵکی دیکەش. بۆ نمونە هۆنەرمەندێکەوە ڕێزمان هەیە لە هۆنەرمەندەکان بەگشتی بە تایبەتی باشەکان و ئەوە هەیە ئیشی خراپ دەکا لە ڕێگای هوەرەکەەوە ئیشی خراپ دەکا کە دەبین ئەو هۆنەرمەندە لەو خراپەکاری تۆبەی دەکا، خەڵکەکی زۆر پێی متەئەسیرن لەسەر تۆبەی ئەوانش تۆبەی دەکەن.
كواتا كارك لو خلق شي دريش بقريته بلى طبعا يعني دبنا قدوة وتشاوساغ لو خلشي يعني ديك شو توبة ضرورية ابو مشلايا كمان توبة ضرورته لو همو كسيك لو همو لايك لو همو تمنيك لو همو شينك بيويست وضرورة بس ما استابون مونا لوانه زور مسلمانش بسر لو دروز ببي بل ما مصاد آيات توبة تنها وابسته بجناح يعني أو مثلا إمام معنا نبيني ما مثلا مزجوتين نيجا كينو تراويح كينو خلق كي يخل بتوان بارنية مثلا يعني توبة لوانش بيوست لو مش بسيارة شي زور لجي وجوانا توبة لسر همو كسيك بيوسته خۆشەویستترین و پاکترین کەس لە دنیادا کە خوا گەورەداوی پێغەمبەر وە صلی الله علیه و سلم بێتاوانترین کەس پێغەمبەر وە صلی الله علیه و سلم لەگەڵ ئەوەشدا سەحابەکان دەفەرمون پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر بەخۆشی دەفەرمێتن یعنی لە شەیەک ڕۆژدا 100 جار استیغفار دەکەم 100 جار داوا لێ خۆشبوون دەکەم لە خوای گەورە کە لێم خۆش بیتن داوا لێ خۆشبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چ بووە دەفەرمێ إنه لا يغان على قلبي جاری وایە هەندێک سادی و سری بەسە قالبم دادێتن عادەتەن ئینسانگە بەردەوام خەریکی ئیشێکی بوو برۆک تۆشی مەلەل و وەڕەزی و سارد و سری دەبیتن جاجاری وا دەرێتن لەسەر تاعات و ذکری خوا گەورە تووشی مەلەل دەبم خاویەک سستێک بەسە قالبم دادێتن هیچ عملی پێ ناکەم بەڵکو ئیستیغفار دەکەم ڕۆژێ 100 جار داوا لە خوا گەورە دەکەم کە خوا گەورە لێمە خۆش بیتن لەسەر ئەو فکرێکە بەسە دڵم داهاتیە جا ئەگەر بێت و فکرێکی وا پێویستی بەوەی هەبیکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم 100 جار ئیستیغفار بکە کەسێکی وەکی مەکە بەدەیان گوناح ئەنجام دەدا نەک فکری خراپ هەر کار و کردەوەی خراپش ئەنجام دەبا کۆ دەبی پێویستی بە تەوبەی نەبیتن هەموو کەسێک پێویستی بە تەوبەی هەیە هەموو کەسێک ئەگەر هیچ تاوانیش نەبی بەرامبەر خوا گەورە هەر مقصرون هەم تاوانبارین هەم تەرخەمین تەویلێ دەکەویتەوە کە کەم تەرخەمی یان ئەبینی ئیهمالکردن لە شتێکی کە خوا گەورە ئەمری پێفەرمووینە ئەمەشان پێویستی بە استیغفار هەیە تاکید بەتاکید بەڵام خاتەرەکە لەوەی دا مامۆستا ئینسان بەخۆی هەندە لە خۆڕازی بڕۆڵە گوناحم نییە ئەو بەخۆی فکرێکی شەیتانی زۆر خەتەرە يعني کەسێک بگات ئەو ئاستەی بڕۆڵای مامەگو تۆبەی لە چ بکەم هیچ گوناحم نییە وا دەزانی گوناح بەس قەت لە ڕیبا خواردنە درۆکردنە دزیە حیزیە حاشا ئەو بابەتانە نەخێر جاری و ئەگەر بێت ئەو نەفرە فریمی خۆی لێ بداتەوە بەرنامەی خۆی ڕۆژانە بینتە پێچاوی خۆ دەیان گوناحی وا کەشف دەکاتەوە دەبێ فەوری تۆبەی لێ بکە ئەمە کە تەماشای سنەتی پێغەمبەر دەکەن صلی الله علیه و سلم پێغەمبەر لە هەندێک کادا داوای لێخۆش بوونەوەی گوناحی کردووە کە ئەمە پێمان سەیرە بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە سەلامی نوێژی دەداوە سێ جار دەیگو ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەو ئەستەغفر ئەتوو لە چ تەوا بووی خۆ لە گوناحدا نەبووی نا لەناو نوێژی بووە بەڵام ئەتوو چەندەش عیبادەتی خوا گەورە بکە هەر مەعڕەزی بۆ ئەوەی کەوا کەم تەرخەمی و نوقسانی هەبن لەبەرەوە پێویستە لە هەموو کاتێکدا تەوبە بکەن کە ئینسان دەچێتە ناو مزگەفتێ بەچ دەست پێ دەکات اللهم اغفر لي ذنوبي وافتح لي ابواب رحمتك اي خاطو دچ نامز گفتی پیرۆسترین شوێنە بۆ داوا لێ خۆش بوون لە خوا گەورە دەکەی کە دێ لە مزگەفتی ئەتو لە ناو عیبادەتی بوو لە ناو مزگەفتی بوو بۆ دەڵێ اللهم اغفر لي ذنوبي وافتح لي ابواب فضلك داوا لێ خۆش بوون لە خوا گەورە دەکەی یعنی لە هەموو حاڵەتێکدا لە هەموو ظروفێکدا لە هەموو تەمەنێکدا ئینسان پێویستی بەوەیە تۆبەی بکە قەت ئینسان ناگاتەوە ئاسای برێت والله توبم لسر نما أو في يسلم بتوبة نتشنقوا بيجوناهم وتوبوا إلى الله جميعا أيها المؤمن هموتان توبة بكن أي إيمان دارين نيجوا أي تام بارين هر هموان إيمان دارو تام بارو بدين وبدين همو في يسلم بتوبة هي. وصا تقريبا برنامج كمان كوتاي هات برنامج جناب بتير تسري تقريبا الحمد لله باسي بابتكي إيمت كرد خايجة ولا بهداش ده تو براستي أمره جنابشتان عزت ده بيداوي لبردن من ممنونی جنابتانم خواهی گەورە پاداشتان بداتەوە تەوەرێکی زۆر گرنگتان دەستیشان کرد بوو تەوەرەکە زیاتری هەڵدەگرن بەڵام دیارە کاتەکەتان هەر هەوندا بوو سلام زۆر سپاس خواهی گەورە پاداشتان بکاو ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەتمان قبول بکە ئینشاءالله ئێمە و هەموو مسلمانانی جیهان سەربلند و سەرفراز بکە خواهی گەورە خێری ئێوەش بنووسی ئینشاءالله سەرکەوتوو بن بەڵێ عزیزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان بە هیوای ئەوەی ئینشاءالله جەنابتان سوودتان بینی بێ ئینشاءالله خوای گەورە تاعات و عیبادەتی گشتلاکتان قبول بفەرموێ بەخێر بمێنن بە خێر و خۆشی ئینشاءالله والسلام عليكم ورحمة الله وبركاته.